ئێوەی بەڕێز بکەم. ڕۆژنامەگەری لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی ئاسۆکانی پەیوەندی لەگەڵ میدیاکانی هەرێمدا. ڕۆژنامەگەری و هەواڵسازی ئەو دوو کایەن کە لای زۆرێک لە خوێندکارانی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی AUIS بایەخی خۆیان هەیە. بەڵام ماوەیەکی زۆرە گرفتی خوێندکارانمان یاخود فێرخوازانمان لەوەدایە کە ناتوانن بە شێوەیەکی عملی بەشداری لەو دووکایەدا بکەن و مەشق و ڕاهێنان وەربگرن. ئاڵوگۆڕی ڕاوبۆچوون سەبارەت بە دروستکردنی ڕاڵەی پەیوەندی باشتر لە نێوان مامۆستایانی زانکۆی ئەمریکی و تیمی پەیوەندی سازی بەجێ دێڵین بۆ مامۆستایان خۆیان. بەڵام لە ڕوانگەی ئێمەوە وەک مامۆستای بەشی ئینگلیزی کە بەرگرنگیەوە بایەخ بەدید و بۆچوونی فێرخوازان هەین، دوو ڕێگای سەرەکی ئەبینین بۆ ئەوەی فێرخوازان کاری میدیایی لە زانکۆی ئەمریکیە ئەنجام بدەن. یەکەم، لە کلاسەکانی خوێندنە ئەتوانن ئەو کارە بکەن بۆ پێی زانکۆی ئەمریکی پسپۆری سەرەکی مەیجەر لە کلاسەکانی خوێندندا هەیە و ئەتوانن ئەو کارە بکەن و هەروەها پسپۆری لاوەکی ماینەر لە ڕۆژنامەگەریدا لە ڕێگەی بەشی ئینگلیزیە و پێشکەش ئەتوانن ئەو کارە پێشکەش بکەن. دووەم، وەک ئارەزوویەک بۆ پێی لە زانکۆدا ڕۆژنامەیەکی تایبەتی خوێندکاران هەیە بە ناوی AUIS Voice واتە دەنگی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی. لە ڕووی ئەکادیمیەوە پسپۆری ڕۆژنامەگەری لە ئێستاە بچووکترین پسپۆریە. تەنها 3 فێرخواز لە پسپۆریەکانی ڕۆژنامەگەریە تۆمار کراون. ئەلبەت 3 خوێندکار وەکو بەشی مەیجەر واتە بەشی سەرەکی و 8 خوێندکار وەکو بەشی ماینەر واتە لاوەکی کۆی ئەو فێرخوازانەی کە لە زانکۆی ئەمریکی میدیا وەرەگرن ژمارەیان 12 فێرخوازە. هۆکاری سەرەکی ئەم دۆخە هۆکارێکی دامەزراوەیە. ساڵی 2013 ڕەزامەندی وەرگیرا بۆ کردنەوەی بەشی ڕۆژنامەگەری کاتێک دوو پرۆفیسۆری ڕۆژنامەگەری بەدەوامی تەواوە واتە فول تایم لە کۆلیژ دامەزران. بەڵام پاش ماوەیەکی کورت ئەو دوو پرۆفیسۆرە زانکۆیان بەجێهێشت بەبێ ئەوەی کەس جێگایان بگرێتەوە. واتە کۆرسی پێویست لەو بارەیەوە پێشکەش نەکرا. کەسیش بۆ ئەو مەبەستە وەرنەگیرا. لەو کاتەوە ئێمە لە سەرۆکایەتی بەشین لەو کاتەوەی کە ئێمە لە سەرۆکایەتی بەشین پابەند بووین بەوەی پێویستەکانی بەشێک لە فێرخوازان دابین بکەین کە ئارەزووی ڕۆژنامەگەریان هەیە و ئەیانەوێت بڕواناوەکانیان پەیوەندی بە نووسینی داهێنەرانە و ڕێگاکانی لێکۆڵینەوە و بابەتە پەیوەندیدارەکانەوە هەبێت. پسپۆری لاوەکی لە ڕۆژنامەگەریە بە شێوەیەکی خێرا پەرەیسەندووە. بەڵام تا ئێستا وەک یەکێک لە بچووکترین پسپۆرەکانی زانکۆ ماوەتەوە. لەگەڵ ئەوەشە هەندێک پرسی فراوانتر هەن کەوا ئەکات ڕۆژنامەگەری لە پسپۆریەکی لاوەکیەوە ببێتە پسپۆریەکی سەرەکی بە ئەندازەیەک کە ئەشێت سنووری تواناکانی زانکۆ تێبپەڕێنێت. خوێندکارەکانمان زۆر وشیارن لە ئاست ئەو مەترسیە گەورانەدا کە پەیوەندیان بە هەواڵسازیەوە هەیە سەبارەت بە بابەتگەلێکی گرنگی وەک پرسی گەندەڵی، پرسی گرێبەستەکان، ناڕەزایەتەکان و هەڵبژاردن و بابەتە هاوشێوەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. هەروەها فێرخوازەکانمان پێی بەو ڕاستی ئەبن کە دەستکەوتنی کاری ڕۆژنامەگەری و پیشەی هەمیشەیی میدیایی بە موشەی باشەوە ئەوە ئەخوازێت کە کەسی ڕاگەیاندکار بە شێوەیەکی ئاشکرا کار بۆ حیزبێکی سیاسی داریکراو یان ژێربەژێر کار بۆ بەرژەوەندی ئەو حیزبە بکات. واتە ڕۆژنامەگەری کارێکی بێکێشەنیە و بە بەراورد لەگەڵ پیشەکانی ترا کە پسپۆریەکانی تری زانکۆی ئەمریکی دابینیان ئەکات سەرێشە بۆ خاوانەکەی دروستەکات. واتە زیاتر ئەو فێرخوازانە حەزیان بە کاری ڕۆژنامەگەریە کە وەک پرسێکی ڕەوا خۆیان بۆ تەرخان کردووە. بۆ پرسی دامەزراندنیش زیاتر چاویان لە کاری ڕۆژنامەگەریە لەسەر ئاستی نێودەوڵەتی. واتە ئەو ئاستەی کە کاری ڕۆژنامەگەری ئەو ئاستەیە کە گوشاری ناوخۆیان لەسەر کەمترە. ئەشێت قسەیەکی ناڕۆشن دەماودەمی کرد بێت گوایە زۆربەی ئەوانەی پسپۆڕی سەرەکی ڕۆژنامەگەریان وەرگرتووە عەرەبی زمانن یان لە دەرەوەی پارێزگای سلێمانی. ئەم قسەیە ناڕاستە چونکە سەرباری تەمەنی کورتی ڕۆژنامەگەری لە زانکۆی ئەمریکیدا ئەوانەی کۆرسی لاوەکی ڕۆژنامەگەریان وەرگرتووە کوردن و دانیشتووی پارێزگای سلێمانین. بەڵام بە بەراورد بە زۆربەی خوێندکارەکانی تری زانکۆی ئەمریکی هەمویان بە چەند زمانێکی جیاواز قسە ئەکەن. پسپۆری
ئەکرێت بە ئاسانیەکی زیاتریش لە ڕێگای کۆرسە ئاساییەکانەوە تاوەکاری بۆ بکرێت. ئەمە ژوای کردووە کارئاسانی بۆ فێرخوازەکانمان بکات کە دوای دەرچوونیان بە شێوەی نیودەوام کاری ڕۆژنامەگەری بکەن. چاوەڕوانیش ئەکرێت لە ئایندەیەکی نزیکە دۆخێکی ئەوتۆ بێتە پێش کە فێرخوازانی زانکۆی ئەمریکی کاری هاوبەشی پتەوتر لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندنی ناخۆیان ئەنجام بدەن. ئەوەش بەرهەمی ئەو بایەخدانەیە کە پسپۆڕی ڕۆژنامەگەری وەک کۆرسێکی لاوەکی نەکسەرێکی ئەنجامی ئايات. دوجار یەکێک لە ئامانجەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکاریۆس لە زانکۆی ئەمریکیدا بریتی بووە لەوەی پسپۆڕی ڕۆژنامەگەری بکرێتە پسپۆڕێکی سەرەکی سەر بە بەشی لە کۆڵینەوە نێودەوڵەتیەکان تا زۆربەی دەرچوانی ئەو بەشە بەرەو جۆرێک لە کاری میدیایی بڕۆن. هۆکاری ئەم پرسە ئەگەڕێتەوە بۆ مەیلی سیاسی بەشێک لە خوێندکاران کە خاوەنی پێگەیەکی سیاسی بوون و ویستیانە پرۆگرامی ڕاگەاندن تاوا بکەن. بەڵام ئەو خوێندکارانی بەشی ئینگلیزی کە پرۆگرامی ڕاگەاندن وەرەگرن خاوەنی مەیل و پێگەی سیاسی لەو جۆرە نین. سەبارەت بە ڕۆژنامەی AUIS Voice ڕۆژنامەی دەنگی زانکۆی ئەمریکی بۆتە هەوڵ دەدا بەرهەمی میدیایی پێشکەش بە خوێنەری ناخۆی زانکۆ بکات و ببێتە سەکۆیەک بۆ هەموو خوێندکارانی زانکۆ، نەک تەنها ئەو خوێندکارانەی کە پسپۆڕی میدیایی وەرەگرن. ئەم ڕۆژنامەیە کە وەک یەکەمین ڕۆژنامەی سەربەخۆی زانکۆیی لەسەر ئاستی عێراق دەرچووە، ئەڵبەتە نازانین ئەم قسەیە تا چەند ڕاستە، ئایا یەکەمین ڕۆژنامەی سەربەخۆی زانکۆیی یان نا. لە ساڵەکانی سەرەتادا بایەخی چڕی بە پرسەکانی ناخۆی زانکۆ ئایا، پاشان بۆ ئامرازێک بۆ گەیاندنی زانیاری بە خوێندکارانی زانکۆ لە پاڵ ئاڵۆگۆڕی ڕاوبۆچوون سەبارەت بە بابەتە نێودەوڵەتیەکان. بە تێپەڕبوونی کات بایەخی ئەم ڕۆژنامەیە لە ئامادەکردنی راپۆرتەوە وەرچەرخا بۆ نووسینی بیرروڕا. دەستەی نووسینی ئەم ڕۆژنامەیە ساڵانە گۆڕانکاری بەسەر دێت. پرسی سەربەخۆی ڕۆژنامەکەش بێهودە و بەردەوام مشتومڕی لەسەرە. ناکۆکیە ناخۆیەکان سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی ئەو ڕۆژنامەیە بە ناوی حیزبە سیاسیە لۆکاڵەکانەوە لە پاڵ ئاستی پیشەیی بوونی تاکەکان و دیبەیتی زانکۆیی لە نێوان لایەنگرانی حیزبەکاندا توانەکانی ئەم ڕۆژنامەی لاواز کردووە پەکی خستووە، بۆیە نەیتوانیوە وەک ڕۆژنامەیەکی خاوەن بایەخی بەردەوام و قەوارەیەکی سەربەخۆ کار بکات. هەروەها کارگەری زانکۆش هەندێک جار دەستی وەرداوەتە کاروباری ڕۆژنامەکە بە جۆرێک سازشی لەسەر بانگەشەی سەربەخۆبوون کردووە و زیانی بەکاری ڕۆژنامەگەری خاوەن ڕازگۆیی و سەرڕاستی گەیاندووە. بەگشتی ئێمە لەو بڕواایەن ئەو ئەگەرەی کە ڕۆژنامەی دەنگی زانکۆ ببێتە سەکۆیەک بۆ کاری ڕۆژنامەوانی جدی سەری نەگرتووە بەهۆی ئەو کێشمەی کە ئاماژەمان پێیە. لە 2 ساڵی ڕابردووە ڕۆژنامەی دەنگی زانکۆی ئەمریکی ڕۆڵێکی ئەوتۆی نەماوە. هاوکات بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا خوێندکارانی لە زانکۆ دوورخستۆتەوە. کاری ئۆنلاینیش جێگای چاپەمەنی سەر کاغەزی گرتوۆتەوە بەبێ ئەوەی توانی بێتی ناوڕۆکێکی ئەوتۆ پێشکەش بکات. لێرەوە ئەپرسین ئاخۆ دەتوانین چی بکەین لە پێناو پێشخستنی توانەکانی کامپی زانکۆ بۆ مەشقکردن بە خوێندکارەکانمان تا ببنە میدیاکار و هەواڵسازی باش و کارلێکیان لەگەڵ ڕووبەرێکی میدیایی فراوانتردا هەبێت. ئەمانە ئەو پێشنیازانن کە خراونەتە ڕوو. لەم کۆرسەیە شتێکی نوێمان دەست پێ کرد کە بریتیە لە ڕاهێنان و مەشق لە ناو کامپی زانکۆیە. 3 فێرخواز راپۆرتی عملی ئامادە ئەکەن بۆ دامەزراوەکانی ناو زانکۆ. ئەمانەوێت ئەم بیرۆکەیە لە ئایندەیە فراوانتر بکەین و بیبینە دەرەوەی کامپی زانکۆ. هەر بۆیە ئەگەر هەرێکێک لە ئامادەوانی بەڕێز بیرۆکەی لایە دەربارەی مەشق و ڕاهێنانی پراکتیکی بۆ خوێندکارانی زانکۆی ئەمریکی کە ئەتوانن لە هەفتەیەکە بۆ ماوەی 9 سەعات کاریان لەگەڵ بکەن بە درێژایی وەرزێکی خوێندن کە ئەکاتە 13 هەفتە، واتە 9 سەعات لە هەفتەیەکە بە درێژایی 13 هەفتە. تکایە ئەگەر ئەم بیرۆکەیەتان لەو بارەیە لا پەسەندە بێ دوودڵی پەیوەندیمان پێوە بکەن. دووەم، ئەنجامدانی وانەوتنەوەی زیاتر لە ناو کامپی زانکۆدا دەربارەی ڕۆژنامەگەری بۆ پێی دامەزراندنی پرۆفیسۆرێکی بواری ڕۆژنامەگەری بە دەوامی تەواوە واتە فول تایم لە ئێستادا قابلی جێبەجێبوون نییە. ئەکرێت سوود لە کەسانێکی تر وەربگرین بۆ یەک جار لە وەرزێکی خوێندنە. کەسانی ناخۆ کە بایەخ بە وانەوتنەوەی کۆرسەکانی ڕۆژنامەگەری ئێن بۆ ماوەی یەک وەرزی خوێندن لە بواری ئامادەکردنی راپۆرت و پسپۆڕیەوردەکانی وەک میدیای بینراو ئەتوانن لە بارێشەوە هاوکارمان بن.
واتە کەسێک لە ناوخۆیە ئەکرێت کۆرسێک بۆ ماوەی 1 سمستەر 1 وەرزی خوێندن بڵێتەوە. واتە مەشق پێکردنی کورد بەبێ ئەژمارکردنی کرێدت کە سەرنجام خوێندکارەکانمان بتوانن بڕوانامی بچووک بەدەست بێنن بۆ پێی خوێندکارەکانمان خوازیاری بەدەستهێنانی بڕوانامن. خاڵێکی تر بەدەستهێنانی زانیاری زیاتر لە کامپی زانکۆدا سەبارەت بە ڕۆژنامەگەری وەک پیشە. ئەگەر ئەوانەی لە دەستگا لۆکاڵەکانی ڕاگەاندنا کارەکەن خوازیارن بابەت لە شێوی پرزنتیشنە پێشکەش بکەن یان مێزگرد ساز بکەن، هاوشێوی مێزگردی میدیایی دەربارەی ئەوەی ئایا چەندە دەرفەتی کاری میدیایی لە ئارادایە، ئایا ئەوانەی خواستی کاری میدیاییان هەیە چۆن دەستیان ڕائگات بە کاری ڕۆژنامەوانی یان چۆن دەتوانن ڕێکلام بڵاو بکەنەوە، ئایا ئەو ئەفسانانە چین کە قابلی پاساودان نین سەبارەت بە پیشەی ڕۆژنامەگەری یان هەر بابەتێکی هاوشێوە کە کارێکی لەو شێوە گرنگە بێت بۆ ئێمە و ئەتوانین هاوکار بین و کاراسانیان بۆ بکەین. واتە هەر بەڕێزێک هەر ڕۆژنامەوانێک کە ئەتوانێت پرزنتیشن پێشکەش بکات لێرە لە زانکۆی ئەمریکی بۆ فێرخوازانی زانکۆی ئەمریکی لە هەر کە تیایدا وەڵامی ئەو پرسیارانە باتەوە کە ئایا فێرخۆزان چۆن ئەتوانن ڕاڵەی پەیوەندی فراوان بکەن لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندنا بە تایبەتی دەستگاکانی ڕاگەاندنی ناوخۆیە، ئەوە ئێمە بەخێراتنیانەکەین و زۆر سوپاسیانەکەین. هەروەها پێویستمان بۆیە کە ڕۆژنامەی AUIS Voice دەنگی زانکۆی ئەمریکی بخەینە سەر ڕێچکە ڕاستەکەی خۆی، یەکەم لە ڕێگای سەر لە نوێ دەرچواندنی بە شێوەیەکی ڕێک و پێک دڵنیابوون لەوەی کە کاری پیشەیی خۆی ئەنجام بدات سەبارەت بە ئامادەکردنی راپۆرت دەربارەی کاروبارەکانی کامپی زانکۆ. بۆ نمونە ئەکرێت بە هاوبەشی لەگەڵ دەستگا لۆکاڵیەکانی ڕاگەاندنە وەرکشۆپ و مەشق پێکردنی بۆ فێرخوازانی زانکۆ بکرێت، هەروە بووبرە بۆ کارمەندانی ڕۆژنامەکە ئەکرێ مەشق بۆ کارمەندانی ڕۆژنامەکە بکرێت بۆی بکەوێتەوە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی و ئەو گرفت و ئاڵۆزیانە ئەو کێشمەکێشمانە تێپەڕێنێت کە ئاماژەمان پێەیە سەبارەت بەسەر بەخۆبوون و دەستێوەردانی ئەملاولا لە کاروباری ڕۆژنامەکەیە. بۆ نمونە ئەو بابەتانی کە ئەکرێت پێشکەش بکرێت سەبارەت بە بنەماکانی کاری ڕۆژنامەوانی، ئێتیکی میدیایی، کاری لەو جۆرە ئەڵبەتە ئێمە پێشوازی لێکەین و سوپاسیانەکەین. بابەتێکی تر بابەتی خوێندەواری میدیایی، ئەو کە پێوترێت میدیا لیترسی. خوێندەواری میدیایی لە نێوان فێرخوازاندا بە شێوەیەکی گشتی ئەبێتە هۆی بەرەو پێشچوون و گەشەکردن. ئێستا لە کتێبخانەکەماندا لە کتێبخانەی زانکۆی ئەمریکیە دەستمان کردووە بە چەند کارێک بۆ گەشەدان بە خوێندەواری میدیایی لە بواری زانیاریدا وەک بەشێک لە کۆرسە سەرەتاییەکانی بەشی ئینگلیزی. لەم بارەیەوە پێزانینمان بۆ ئەو کارە هاوبەشانە هەیە کە لەگەڵ کارمەندانی هەندێک لە دەستگا ناوخۆیەکانی هەرێمی کوردستاندا هەمانە بۆ مەشق و ڕاهێنان سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ زانیاری و دەستگاکانی ڕاگەاندن و حکومدان لەسەر ڕازگۆیی و سەرچاوەکانی هەواڵ و بابەتە پەیوەندیدارەکان. لە کۆتاییە سەرباری ئەوەی چەندین ئاڵنگاری و کۆسپ و ڕێگری لە بەردەم پرۆگرامی ڕۆژنامەگەریە هەیە لە زانکۆی ئەمریکی، بەڵام ئێمە گەشتبینین کە بتوانین وا لە خوێندکارەکانمان بکەین کاری هاوبەش و کارلێک لەگەڵ جیهانی ڕۆژنامەگەریە بە شێوەیەکی فراوانتر بکەن. لە پێناو ئەو ئامانجانەی باسمان کردن ئێمە دەرگامان کراوەیە بۆ هەر کارێکی هاوبەش لەگەڵ ئێوەی بەڕێز لەگەڵ دەستگا لۆکاڵیەکانی ڕاگەاندن و نوێنەرەکانیان و دووبارە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. سوپاس. بەڕێزان، وەکو باسم کرد 12 فێرخوازی ڕاگەاندنمان هەیە میدیا کە سیانیان سەرەکین و 8یان لاوەکین، نازانم چەندیان لێرە ئامادەن، ئەکرێ هەم لەم دەرفەتایە و هەم لە کاتی پشووە پەیوەندی لە نێوان ئەو فێرخوازانەوە ئێوەی بەڕێز ئەنجام بدرێت بۆی بزانین کە ئێوەی بەڕێز دەتوانن چۆن هاوکاریان بکەن و چۆن مەشقیان پێ بکەن و چۆن وەکو باسمان کرد بتوانن لای خۆتان بە شێوەی پارتایم بە شێوەی نیدام کار بکەن لای ئێوە بۆ ئەوی پەرە بە توانەکانی خۆیان بدەن، هەروەها چۆن ئەتوانن هاوکاری ڕۆژنامەی دەنگی زانکۆی ئەمریکی بکەن بۆ ئەوی بێ بە ڕۆژنامەیەکی خاوەن ڕازگۆیی و ئەو گرفتانی کە باسمان کرد بتوانن تێپەڕێنن. دووبارە سوپاس. زۆر سپاس دکتۆر شاوە سعید. ئێستا پشوویەکی کورد وەرەگرین تا کاتژمێر 11